نووسین یەکێکە لەو ڕێگایانەی کە ئینسان دەتوانێت هەموو ئەو شتەی لە عەقڵی هەیە لە ناخی هەیە دەری بڕێ، جا بە پێشینەی زانستی بێت یان تەنها بەو شتانەی کە لەناو خۆیدا کۆی کاتەوە. بێگومان ئەگەر ژنان مەبەستیان بێ دەتوانن خەم و کێشەکانیان بگەێنن. ئەگەر بڵێن ئایا گەیاندویانە یان نا، بێگومان لە ئاستی پێویست نییە، هەرچەندە هەوڵ هەیە لە ڕێگەی نووسینەوەی بیرەوەریەکان، لە ڕێگەی نووسینی ژنان لە بواری ئەو پسپۆڕێکی ئیشی تێدا دەکات زۆر جار هەوڵ دەدەن بنووسن، بەڵام لە ئاستی پێویست نییە، پێویست بوو زۆر زیاتر بێ. ئەوە لە ئاستی طموحی ئێمەی ژن نییە کە پێویستە زیاتر ئێمە هەوڵی بۆ بدەین و زیاتر بتوانین ئەو شتانەی کە پێویستە ژن تێیدا بژیە زیاتر بخێنە سەرپەڕی کتێب. بۆیە بەگشتی بە گوێرەی پێویست نییە، بەڵام باشیشە ئەگەر هەنگاوێک دراوە. دیارە ئەم جۆرە کۆڕ و کۆبوونەوانە بۆ ژنیش و بۆ پیاویش گرنگە، بەڵام بۆ ژنان گرنگترە بە حکمی ئەوەی کە کەمتر ژن بەشداری دەکات تا بکرێ ژن بتوانێت تواناکانی خۆی لەم کۆڕ و کۆبوونەوانەدا بەکاربێنێت گرنگە، چونکە ئینسان تاوەکو بتوانێت بێتە ناو خەڵک، بتوانێت لێکۆڵینەوە بکە، بتوانێت توێژینەوە بکە، بەدواداچوون بکە، بتوانێت کۆمەلگا هەڵسەنگێنێ، دەوروبەری هەڵسەنگێنێ، دەتوانێت باشتر خۆی بەرەو پێش بەرێت. بۆیە بەڕێی من پێویستە ژنان لە هەر قۆناغێک بێ، لە هەر شوێنێک بێ، لە هەر کاتێک بێ و هەر زەمانێک بێ بتوانن ڕۆڵی خۆیان ببینن، چونکە وەکو بوون چ جیاوازیەکیان نییە، کەواتە لە تواناش کەمتر نییە. بۆیە پێویستە ئەم توانایانە پیشان بدرێ و سوودی لێ بیرێ و لە خزمەتی کۆمەلگا بەکاربێت. مەقولەک هەیە بۆ نمونە حەق دەسەندرێ و نادرێ. ژن ئەگەر بۆ خۆی بێوێ لە ماڵ بێ کەس ناتوانێت بهێنێتە دەرێ و بتوانێت بەرەو پێشی بەرێ، بۆیە دەبێت بۆ خۆی ئەو حەزەی هەبێ، ئەو توانایی هەبێت کە بێوێ بەرەو پێش بچێت و لەگەڵ گۆڕانکاریەکان بڕوا. بێگومان ئەگەر ژنێک بێوێ پێشکەوێ دەتوانێت هەمان ئاستی پیا و پێش بکەوێ و بەرەو پێشتریش بڕوا، چونکە لە توانا و لە عەقڵ هیچ جیاوازیەکیان نییە. بۆیە ئەگەر بیانەوێ بخوان دەتوانن لە کۆمەلگا ڕۆڵی کاریگەر ببینن. کۆمەلگا زۆر بەرەو پێش چووە، هەر کەس لە ماڵی خۆی ڕەنگە بتوانێت بە هەموو جێیەک بگات، بۆیە کۆمەلگا ڕێگر نییە، بەڵام دەکەوێتە سەر ئەوەی تا چەند ژنان توانای خۆیان بۆ خۆیان بەکاردێنن. دەبێت ئەم حەزە لە ناخی خۆت هەبێ کە بتەوێت بۆ خۆت توانایەکانی خۆت بەکاربێنی. ژنێک ئەگەر بێوێ بۆ خۆی تەنها من لە ماڵێ بێ و لە چوارچێوی ئیشی ژنانە خۆی بکۆ بکاتەوە، هەموو جیهان بێتە سەرخەن ناتوانێت بەڕاستی بەرەو پێشی بەرێ، دەبێت بۆ خۆی بێوێ بەرەو پێش بەرێ. بەڵام بێگومان ئەگەر ئێمە چاومان لە کۆمەلگەی بێ و لە پیاو بێ کەس نایدەستی ئێمە بگرێ، دەبێت بۆ خۆمان ئەو حەزەمان هەبێ، ئەو کاتی ئەوانیش پاڵپشتی ئێمە دەبن.